لەمڕۆوە ئەنجومەنی کۆمیساران و کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی دەست دەکات بە ئامادەکاری کردداری بۆ پرۆسەی هەڵبژاردن بۆ سینۆ. خاڵێکی لەوانە پرسیاری جەنابیشتان بێ مەسەلەی تۆماری دەنگدەران بە خۆشحاڵیەوە کاری زۆر باشی لەسەر کراوە. ئێمە لە مانگی یەکەوە کاری جدیمان لەسەر کردووە لەلایەن کۆمەڵێ پسپۆر و کۆمەڵێ ستافی خۆمان لێرەکانە کە ئەوانیش گەیشتونە ئەنجامی زۆر باش و لە دوای ئەوەی کە هەموو ئەنجامەکان و تۆماری دەنگدەران بە تەواوەتی پاکراوە لەسەرجەم ئەو کەموکوریانەی کە تێدایە بێگومان ئێمە لە پرس کۆنفرانسێکی وەکو ئەمڕۆدا تەواوی وردەکاریەکان ڕایدەگەێنین کە کەموکوریەکان لەکوێدا بوون و لە دوای ئەوەی کە کاری لەسەر کراوە کەموکوریەکان چی لێکراوە بە داتا دەخێنە بەردەستی بەڕێستان. خاڵێکی تر ئەوەی کە قسەمان لەسەر کرد ئەمڕۆ یاداشی سێ لە بەڕێزانی ئەندامانی ئەنجومەنی کۆمیساران بوو لەسەر پێداچوونەوە بە بڕیاری ئەنجومەن لەسەر بەکارهێنانی ئامێری زیرەک کە پێشتر ئەنجومەنی کۆمیساران بە زۆرینەی دەنگ بڕیاریدا بوو کە ئامێری زیرەک هاوشێوەی عێراق بەکاربێنێ، بەڵام دیارە لە دوای ئەو حەدەسانەی کە ئەوەی کە بینیمان دەرەنجامەکان و ئەو ناڕەزایانی کە لەسەر ئەنجامی هەڵبژاردنی 12/5 عێراق زۆرێک لەلایەنە سیاسیەکان و هاوڵاتیان نیگەرانی زۆریان دەڕووی لەسەر ئەو پرۆسەیە، بۆی بە پێویستمان زانین ئێمە جارێک کەم ڕاجعی ئەو پرۆسەیە بکەینەوە و ئەنجومەنی کۆمیساران لە دیراسی خۆیدا و ڕاوێژ دەکات بە لایەنە سیاسیەکان بە پەرلەمانی کوردستان و بەڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوانەی کە لەسەر پرسی هەڵبژاردن و ڕاپرسی کار دەکەن بۆی کە بە هەموو لایەکمان بگەینە دەرەنجامێک کە جێگەی ڕەزامەندی زۆرترین قاوەرەی سیاسی و جارێکە بتوانین لەو ڕێگەیەوە ئومێد بگەڕێنەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی خۆشەویست.